مناڵە بێ سنووری بۆ دابنێ سنووردانان چییە؟ کاتێ هەڵەیەکی کرد ئەبێ بڵێ هەڵەیە هەر کاتێ شتێکی ڕاستی کرد ئەڵەی دەست خۆش بێ پشتگیریەکەین و هانین چەندەها جۆر هاندانمان هەیە بەڵام تۆ بڵێ وەڵا وازی لێبێنە مناڵە و کە گەورە بوو چاگە بێ شتی وانێ لە عیلمە بە قوربان ئەی لە کوردەواری خۆمان ناڵێن خویە گرتێ بە شیری تەرچینایی بە پیری ئەمە نەبیستووە بە مناڵی ئەوانە زۆر ئەمە یعنی چی واتە کاتێک کە مناڵێ هەڵەیەک کات غەڵەتێکەکات تۆ چاوپۆشی و لێکرد قەینا مناڵە ئەی دووبارەیە کاتەوە هەر شتێ زۆر دووبارە بۆ بێ بە خوو بەعادەت یعنی کەسێتی من و تۆ هەموو کەسێتی هەموو مرۆڤەکان چیە کۆمەڵێ خووە خوش چییە ڕفتارێکە زۆر دووبارە بۆتەوانێ کەواتە لێرە ئەمە ڕاز نییە ینی معقولە دار و بەد بابەیەکە شت بشکێنێ وەسە قەنەفە هەڵبەز و دابەستکە ئەوانی کە لە نامەکان نووسیوتانە ئەنواع شتەکە کەمە غەڵەتە ینی لەبەرەوەی خۆشتانەوێ یا باوکودایکی لەبەرەوەی نەوەیانە ئەمە خۆپەروەردەیەکی دروست نییە براکەم ئەمەیە کەسێتی مناڵەکە تێگەیە ئەوەیە تۆ لەوێ ئەیکا دەم شتانە مناڵ خۆی چییە کابینێ باپیری و با بڵێن ننکی بابە گەورە هیچ قسە ناکە ئەمە فڕێن ئەوە بەوایەن پاڵ بەیەکەوە شەق لە یەکتریڵن چیەکەن هەمان تەسەوری لا دروستە بێتە ماڵەوە ئەوە بکات باش یێتە ماڵەوانێ دایکی لێ قبول ناکات کامیان لەسەر حەقن دایکی لەسەر حەقا چکە نابێ مناڵ وەکوتمە بێ سنووری خۆی بزانێ نابێ هەموو شتێ بکە چ هەر شتێکی کرد دوای ئەو مناڵە سەرڕۆ دەرەچێت لەم کاتەیان مناڵەکەوێتە بینی دوو چۆنەڵ ئەکەوێتە ململانیەوە بە قسەی دایکی بکە یا بە قسەی خەسوو خەزووری هین خەسوو خەزووری ئەو ینی بڵین ننک و باپیری بە قسەی ننک و باپیری بکە غەڵەتە بە قسەی ئەم بکە لە یاریەکان بێ بەسەبێ بۆیە قەت فێر نابێ هەم هەڵسو کەوتەی لە ماڵی باپیرێکە ڕاستەیە هەڵەیە چونکە لە ماڵ لێ قبول ناکێت ئەمە پێڵەن دوو تربێت ئەمە پێڵەن دوو شێوازی جیاواز لێدا مناڵەکە فێری ڕاست و دروستی ڕفتارەکان نابێت ئەم مناڵەکە تووشی لادان و سەرڕۆییە بێ بۆ ئەمە قبولەکەن بۆ تۆ لەگەڵ باوکودایکی قسە ناکەی